جگەل لەوەی کە نانێک و کە پنجێکی دڵنیای جێگانێکی بە حرمەت و مشتێ هەتاوی ئارام و بارانێکی خۆشەویستی و پەنجەرەیەکی دراوەی سەر ئازادی و هەشت پاتێ منشی دەویست. شاعیرێک دژی هەموو باوەکان، دەنگێک لە قوڵایی ڕۆحەوە و قەڵەمێک پڕ لە گەوهەر. تا لە ژیاندا بوو ئەوەی پێی کرا کردی، دوای کۆچیشی یار و نایارەکانی دانیان بە گەورەی ئەو دانا و ئێستاش ستایشی دەکەن. پێیان وایە کورتێکێکی ناوازەی لەدەستداوە. من ئەمڕۆ لە مۆزەخانەی شێرکۆ بێکەسم. شێرکۆ بێکەس بێکەسێک کە کەسی هەمووان بوو، کوڕی پیاوێکی گەورە و باوکی کوڕێکی لێهاتوو. من ئەمڕۆ لەگەڵ هەڵۆی شێرکۆ بێکەس گفتوگۆیەکی ئەدەبی و کۆمەڵایەتی دەکەم. کاک هەڵۆ سڵاوت لەوێ، تەندروستی و چۆنە؟ زۆر سپاس. هیوادارم زۆر باش بیت. مەمنون. سپاس بۆ ئەم دەرفەتم. سپاس بۆ. سەرەتا ئەمەوێت لەوە بپرسم، جارێ زوو سەردانی ئێرە دەکەیت؟ بەڵێ بە دڵنیایی ئێرە ئەم مۆزەخانەیە لە 29 2025ەوە کراوەتەوانەیە، ڕۆژانە سێشەمە و چوارشەمە و پێنجشەمە و شەمان. منیش هەچ کاتێک بۆم کرێیان هەچ مەکتەبێیان هەچ کۆمەڵێکە بیان کۆمەڵێ نووسەر بیانەیە من ئامادەبم. هەرچەندە خۆی لێرە خەڵکی دیکەی لێیە کە گۆرانی لێکە سەرپەرشتیار و بەرپرسی مۆزەخانەکەی، بەڵام منیش بە ڕۆژانە دێم سەردانەکەم بۆ بینینی خەڵک، بۆ هاوڕەکانی باوکم کە دێنیان بۆ ئەو قوتابخانە و زانکۆیانەی کە دێن هەندێک جار منیش لەگەڵیانە یاوەریانەکەم. بڵێ زۆر باشە کاک هەڵۆ، من ئەوە بپرسم، کاتێک سەردانی ئەم مۆزەخانەیە دەکەیت چه هەستێکت هەیە؟ چه هەستێکت لا دروست دەبێت؟ وەکو لە سەرەتای کردنەوەی مۆزەخانەکەش باسم کرد، هەستێکی تایبەتیە. ئێرە ماڵی ئێمە بوو، ڕۆژانە دێتەوە یادم ئێرە شوێنی دانیشتن بوو، ئەوێ ناندێن و مەتباخەکە بوو، ئەو ژووری باوکم و کتێبخانەکەی و دانیشتەکە زیاتر لەو ناوەڕاستایە بوو. لە وتارەکەی خۆمدا باسم کرد، جاران ماڵی ئێمە بوو، ئێستا هەستەکەم ماڵی ئێوەیە. منیش وەکو کەسێک کە دێم بە میوانی بۆ ئێرە ئەو هەستەم را دروست دەبێت کە شوێنێکی گرنگە بۆ پاراستنی میراتی شعری شێرکۆ، وەک ناسنامەیەکی ژانی بۆ شاری سلێمانی سێریەکەم. بەڵام هەمیشە بەراوردەکان لە مێشکمە ئەبێتە دوو بەشەوانی، بەراوردی جاران و ئێستا. کەواتە ئەتوانم بپرسم هەموو سوچێکی سوچ و قوشبنی ئەم ماڵە پڕە لە یادەوەری؟ بەدڵنیایی پڕە لە یادەوەری و هەمیشەش ئەو یادەوەریانە کە دێتەوە یادم لەگەڵ ئێستا بەراوردیانەکەم، بەڵام دڵم خۆشە کە بۆتە مۆزەخانەیەک کە ئێرە پارێزراوە، نەک هەر لەبەرەوەی کە ماڵی ئێمەیان ماڵی شێرکۆیە، بۆ وەکو ناسنامەیەکی ئەدەبی و کولتوری بۆ ئەم شارە کارێکی گرنگ و شێوە بەڕاستی. کاک هەڵۆ، ئەگەر کوڕی کاک شێرکۆ نەبوویتایە، ئێستا کاک هەڵۆ کێ دەبوو؟ لە چه پێگەیەکە خۆی دەبینیەوە؟ بەدڵنیایی گرنگ شەرت نییە تۆ نووسەربی یان شاعربی ئەبێ باوکیش و باپیری شاعر بێ. شاعری زۆر گەورەن هەن لە کووردا و باوکیشان شاعر نەبووە، بەڵام من خۆم هەر خولیای ئەدەب و نووسین و خوێنەوەم هەر هەبووە، بەڵام دیارە شێرکۆ با بڵێن بێکەسی وەکو فایق بێکەسی باپیرم ئەبێتە هەستێکی معنەوی گەورە، ینی هەستەکەم هەمیشە دوو شاخی گەورە لە پشتمەوە وەستاون کە ئەمە بۆ من کارێکی ڕەنگە ئاسانتر بێ، یان با بڵێم بەرناویچکە بیڵم با بڵێم چراکانی ئەوانە بۆ ڕووناکردنەوەی ئەو ڕێڕەوەی کە پێیداڕۆم. بەڵام دیارە هەموو کەسێک کە ئەنووسێ لە سەرەتادا ڕەنگە بە جۆرە لە جۆرەکان معجیب بێ بە باوکیان بە باپیری، بەڵام تۆ بە ڕێگای خۆت دۆزیتەوە دەنگی خۆتدا بێ. ئەتوانم بڵم تۆ معجیبی کارەکانی باوکت بوویت بۆیە لەسەر ئەم ڕێگەیت یان نا؟ بەشێکی بەڵێ بەدڵنیایی، ینی کە لە مناڵی ماوانێ هەمیشە جۆم گرتووە بۆ شعرەکانی، پرسیارم زۆر لێ کردووە. نەک من، ینی هەموو شاعیرانی کورد لە دوای قۆناغی گۆرانەوانێ بە جۆرێک لە جۆرەکان تەسیری شێرکۆیان لەسەرە. هەمیشە وتم وەکو باخێک وایە هەموو پێیدا دەڕۆن، دەر هەیە گوڵ لێ کاتەوە، هەیە بۆنی گوڵەکەکە، هەیە سەیرەکە. هەنی شێرکوار بۆ خۆی ینی لە بەروی دەنگێکی جودایە، با بڵێن لە دوای قۆناغی گۆرانەوانێ و لە سەرەتای هەفتاکانەوانێ. بۆیە شاعیرانی لەو سەوە تا ئێستاش بە جۆرێک لە جۆرەکان کاریگەری شێرکۆیان لەسەرە بەدڵنیایی. باش، چه شاعرێکی باوکت
تەسیری زۆر لەسەر تۆیە لەسەر خودی هەڵۆ. باوکم کۆمەڵی قۆناغی جیاوازەیە لە شارەکانیە، کورتە شارەکانی هەیە، قەسیدەی هەیە، قەسیدەی درێژی هەیە، شارۆنامەی هەیە، ڕۆمانە شاری هەیە، قەسیدەی وڵای هەیە، نزیکەی 10,000 پەڕە شعری نووسیوە شێرکۆ. لەناو ئەم بەرهەمانەیە چی زۆر سەرنجی تۆ ڕائەکێشێت؟ کورتە شعرەکانی بە بڕای من هەندێکیان کە بۆ وەرجەڕانی زۆر ئاسانە، بۆی کە تۆ بتوانی خۆدەزانی شعر وەرجەڕانی شعری چێکە لە کارە هەرە زەحمەتەکان لەبەرەوەی تۆ ڕەنگە بەس بتوانی بیرۆکەکە بگەێنی نەتوانی دەنگ و قاع و مۆسیقا بگەێنی. شعری زۆرە ئەتوانم مەساگی و شعری بۆ بخێنەوە باس کە لە ساڵی 1970 کە لە سوید جایزەی تۆخۆرەسکی وەرگرت کۆمەڵی لەم کورتە شعرانەی خوێندەوانێ شاعرە سویدەکان زۆر سەرسام بوون بەم شعرە. لە بازاڕە کولێرێک وەنە و زیدا و لە کۆپانەکەی بلەی حەماڵا خەوی لێکەوت. لە بازاڕە کولێرێک وەنە و زیدا و لە کۆپانەکەی بلەی حەماڵا خەوی لێکەوت. لە خەویە خۆی دیبۆتەوە بە هەویر و بە زۆر بۆ میر ئەیکەنەوە. ئەو ساتەی ویستیان پێوەیدەن گریا و لە ترسا داچڵەکی بلە هاتەوە و کولێرە گریاوە کە چاوی سڕی و بۆی پێکەنی وتی ئۆخەی تۆ ئەم خۆیت و خەوەکەشم نایەتەنی. جۆرێک لەم تەما ئەم جۆرە شعرانە ساکارێکی ئاسانێکی زەحمەتە. لە عەرەبیا پێوتێ سەهلی ممتەنیع، ینی تۆ بتوانی بە کۆمەڵی وشەی سادە و ساکار شتێکی قورس بڵێ. بە بڕای من ئەمە جۆرێکە لەو شعرانەی کە تۆ بۆ تۆی خوێنمەوە یان بۆ خوێنەر یان بۆ بینەر کە ئیبینێ ڕەنگە لە بەرجوە زۆر ئاسان بن، بەڵام نووسینیان زۆر زەحمەتە بۆ کە تۆ بتوانی بە کۆمەڵی وشەی ساکار و ئاسان ششی تیا هەیە ئەستەمە کەسی ئاسایی بتوانێت بەڵام خۆی زیاتر جۆری وتنەکەیەتی بە شێوەیەکی ئاسان تۆ ئەڵەی هەمیشە وا بیرەکەی تۆ ئەڵێ منیش ڕەنگە بمتوانێت بینوسم بەس ناتوانی بینوسی. ڕاستە کێشەکە لەوایە ناڵم بە وشەی ئاسان و ساکار و سادە بتوانی بیرۆکەیەکی گەورە باس بکەی. کاتێک یادزەوەریەکانی خۆت و باوکت دێتەوە بیرت پێی بێتاقەت دەبیت یان نا بە پێچەوانەوە ئیلهامی لێ وەردەگریت؟ بە دڵنیایی ئیلهامی لێ وەرەگرم. هەمیشە ئەو بیرۆکانە یان با بڵێن ئەو ئامۆژگاریانی کە هەی بوو لە کاتی ڕۆژانە دێتەوە یادم بە دڵنیایی زۆر سوودی لێ وەرەگرم. هەمیشە بە منیەوت زۆرتر بخوێنیتەوە باشترێکەوە لەوەی زۆرتر بنووسی، زۆرتر جۆ بگری باشتر لەوەی زۆرتر قسە بکەی. ئەم شتانەکە لە کاتی ڕۆژانەیە. بۆیە من هەمیشە ئێستا لە خولێ ئەدەبی و شعری خۆمە دیوانێکم دەرکردووە کۆمەڵی شعر لە بۆ نەبیسرا و بینراوەکانیشە کۆمەڵە پەخشانە خوێنمەوانیان شعری کورد بەڵام زۆرتر ئەخوێنمەوە وەک لەوەی زۆرتر بنووسم. ڕەنگە دەرکەوتن باش بێ بۆ هەندێک قۆناغ هەتاکو پێیان ناسرای بەڵام ئیتر خۆپەروەردەکردن و خوێندنەوە ڕەنگە بەردەوامی ئەو ڕێگایە بێ کە باشترەکە. کاکەڵۆ ئەوەندەی من زانیاریم هەبێت لە تەمەنێکی زۆر مناڵە کوردستانتان بەجێ هێشت و ڕۆتان کردە هەندێران. با بڵین پێمە بێت تەمەنە 12 ساڵان بوو. وڵاتی غەریبی چی بە تۆ بەخشی؟ خۆی غەریبی جۆرێکە لەو برینانەی کە ئەچی ساڕێژبوونی زۆر 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 زەحمەتە. ینی غەریبی ئەتخاتە بۆ خۆپەروەردەکردنی چاکە، ینی بۆ ئەوەی کە خۆت ببینی تاوانێک کە تۆ چیت ئەو ئازارانە بەسەریا زاڵ بیت بتوانی کە هەمیشە خەیاڵت لای وڵات و نیشتیمان بێ و هەمیشە بەڕۆح و بەجەستە لەوێت و بەڕۆح لێرەبی. بۆیە ئەمەی کە دەیڵیت ڕەنگی داوەتەوە سەر ژیانی کاکەڵۆ بۆ خۆی؟ بەدڵنیایی لەبەرەوەی کە من هەمیشە کە لەوێش بووم لە تەمەنی منداڵیەوانێ هەمیشە خەریکی خوێندنەوەی کتێبی کوردی و دەقی کوردی و سێرکردنی و بەرنامە کوردیانە بووم.
من ئەگەر بزانی 4 ساڵێکە لێرە ئاژی بەستا کە لێرە هەندێک کاری کولتوری یەکەم لە ئینستیتوتی داکۆ بێک جاریش هاتوویتەوە. باڵێ بەس 4 ساڵە لێرەم بەس من لە تەمەنی 10 ساڵی و لێرە ناژیم ڕاستە بڕۆ ناکەم گلەی لە کوردیەکەمە بێ منعیدینە زۆر زۆر باش قساکەی. ئەگەر بگەڕینەوە بۆ مێژووی باوکت پڕە لە دژایەتیکردن و وەستان دژی ئەو ستایلەی کە شێرکۆبێکەس شاعرێتیادا نووسیوە. پێت وایە تێگەیشتن کۆتایی هاتووە خەڵک تێگەیشتووە لەوە یاخود نە تۆش تا ئێستا گیرۆدەی ئەو بیرکردنەوەیت؟ ئاساییە لە هەموو قۆناغەکانە ئەمە هەیە لە هەموو قۆناغەکانە هەیە کە فاق بێکە زەمرێ شێرکۆ ئەمری 8 ساڵە بیانی زۆر فریای ئەو ئەزمونە ناکەی لە باوچوو دوای کە دەستەکە بە نووسین پێی دەڵێن مەسان ئەم ناتوانێت وەکو فاق بێکەس شعر بنووسێ بەڵام ئەوە ئەکەوێتەوە سەر خۆ پەروەردەکردنی خۆت نووسینی خۆت ئاساییە من کارکردن شعری جوان دەقی جوان وەڵامە بۆوانە ئەشکرێ ینی تۆ خەڵک قسەکە ینی ئەمە بیرۆکەی خۆیەتی ڕەنگە پێی وابێکە وایە بەس تۆ ئەبێ لای خۆتەوانێ بیسەلمێنی کە تۆ چیت و ئەتەیە چی بکەیت بۆیە بەلای منەوە ئاسایی پێت وایە کۆمەڵگە هەم دەسەڵات و حکوومەتی کوردی هەم دەستگا هونەری و ئەدەبی و میدیاکان توانیویانە گەورەی شێرکۆبێکەس یان ڕووتر کارێکیان کردووە کە ئەو هەوڵانەی کە شێرکۆبێکەستی باوکت داوێتی و کردوێتی بگاتە جێگەی خۆی. هیچ کەسێ ناتوانێت هیچ شاعیرە گەورە بکە ئەگەر خۆی گەورە نەبێ هیچ دام و دەستگایەک هیچ حکوومەتێک هیچ کەسێک ناتوانێت گەورەی نووسەرێک نیشامداگەر توانیانە خزمەتێک بکەن بەو ئەوان کارانی ئەوان ڕەنگە کارێکی دیکە بێ ینی مەسەرەن بۆ کارکردن لەسەر شێرکۆ هەندێک کارێ بۆی کراوە مەسەن ناشتی لە پارچی ئازادی مەسەر لە دوای مردنیاڵم دوای باسی قۆناغی کۆچی دوایەکە یەکەی کە لە ژیانە بۆ خۆی بەرپرس بۆ لەوەی کە چی و تۆچی بۆ کراوە بەڵام لە دوای کۆچی دوایەوانەیە بە بەراورد بە نووسەرەکانی کە ئاوڕی لێ دراوەتەوە ینی هەندێک ڕاستی هەیەوەکو خۆی بوترێ کە لە پارچی ئازادی نێژراوە ماڵەکەی کراوە بە مۆزەخانە پەیکەری بۆ دروست کراوە کتێبەکانی چاپ کراوەتەوانێ ئەمانە هەیە ینی ئەم دەنگەی شێرکۆ هەر بە بەرداوامی هەر بەرزە بەڵام ئەوە گەڕێتەوە بۆ گەورەی و بۆ شاعیربوونی خۆی ینی هیچ نووسەرێک هیچ شاعرێک کەس ناتوانێت بیکا بە شاعیر ئەگەر خۆی شاعرێکی گەورە نەبێ بۆیە بە دڵنیایی نەک شێرکۆ ئەگەر تۆ لە قۆناغە شاعری گەورەمانی وەکو نالی و مەحوی و تەنانەت گۆران و دوای قۆناغی گۆرانیش ینی ئەمانە چەندین ساڵە بە دەیان ساڵە نەماون مەحوی 1906 کۆچی دوایی کردووە هەفتەیە لەمەوە پێش گەورەترین دیدار بۆ مەحوی کراوە لەبەرەوە ئەمانە گەورەی خۆتە بەڵام ئاوردانەوەش لێیت بە دڵنیایی کارێکی باشە ئەرچی وەزارەتی ڕۆشنبیریە دەستگا کولتوریەکانە ئەمانەیە کە تۆ وەکو ناسنامەیەکی هونەری و ئەدەبی و کولتوری خۆت شانی دەرەوەی خۆشتی بێت و بەرنەوەی داهاتووشی بناسیێنی. زۆر باشە کاکەڵە کاتی ئەوە نییە باشکەوانەش لەوە بێتەوە. ئەگەر بگەڕینەوە سەردەمی منداڵی هەر هەمان شێرکۆبێکەس باوکی جەنابێ بێ و هەڵبژاردنش لەدەست خۆتایە هەمان ئەو ڕێچکەیە هەڵەبژێریت هەمان ئەم کەسایەتی هەڵەبژێریت یاخود نە
هەڵۆیەکی تر و لە شوێنێکی تر و بە کەسایەتێکی تر؟ ناوە دڵنیایی هەرم کەسایەتی خۆم جگەل لەوەی کە وەکو پێشتریش باسم کرد بوونی شێرکۆ و فایقی باپیرم وەکو کارێکی معنەوی بۆ من گرنگە، بەڵام خۆم هەر پێشتری ژانی خولیایی و نووسین و خوێندنەوە و ئەمانەمەوانی تەنانەت باوکشم کە لە ژیانە بۆ من کۆمەڵی نووسینم هەیە و نیشانمدا و ڕێنمایی کردوم و قسەمان کردووە لەسەری، بەڵام دیارە ئەوە ڕاستە لە دوای کۆچی دوایی باوکمەوە دەرکەوتنەکانم زۆرتر بووە. ئەوەش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی ئەو حەز و خولای من بۆ ئەوەیە کە نەیەڵم ئەو چرایە بکوژێتەوە بەردەوامیە بێ. دەنا ئەو وەختەی کە باوکیشم مابوو تەنانەت تەمەنم لە ژێر 20 ساڵیشەوە بووە کە مشتم نووسیە و پیشانمدا و لەگەڵی دانیشتم و گوێ ڕاست کردومەتەوانی و ڕێنمایی کردوم دەبێ وا بنووسی ئەم وشەیە ئاوە جۆری سترکتوری نووسی نەبێ وابێ و بەدڵنیاییوانێ لە زۆر شوێنی دیکەش باسم کردو. ڕاستە ئینشاءڵڵا تەمەنی تۆ درێژە بێت و ئەو چرایی کە باسێکیت هەرگیز ناکوژێتەوە. کاکەڵۆ ئەمەی لەم مۆزەخانەیە زۆر سەرنجێنی ڕاکێشە ئەو پاکەتە لەگەڵ وەستانی ئەو سەعاتە لە 2:35 ئەگەر باسێکی ئەمانە بکەیت. بەڵێ ئەمە کۆمەڵێک لەو کەلوپەلانن کە ماوەتەوان و لێرە نمایش کراوە. ئەمە دواپاکەتی جگەرەیەتی کە 24/4/2013 کە لەو بەروارەوە گەڕاوەتەوە بۆ وڵاتی سوید بۆ چارەسەر کە گەیشتەوە وڵاتی سوید 25/4/2013 بوو هەتاکو 4/8 کە کۆچی دوای کرد 101 ڕۆژەکە لەو کتێبەشا کە باسم کردە بە ناوی 101 ڕۆژ تەنیایی. ئەو سەعات 2:35 ڕۆژی 4/8 سەعات 2:35 پاژنێوە ڕۆکۆچی دوایی کردەوە هەموو سەعات و کاژمێرانەی کە هەیەی لەوێ وەستانومانە بڵێ ئەمەش کۆمەڵێک لەو کەرەسانەیە کە هەیەی و دەستنووسەکانیەتی و ملپێچە سوورەکەی و کۆمەڵێک هەیە لە کوبۆین باخ و چاویلکەومانەیە و لێرە نمایش کراوەتەوە. کاکەڵۆ کە سەری ئەم شتانە ئەکەیت ئەم کەلوپەلانە ئەکەی تا چەند بێتاقەتت دەکات چه هەستێکت لە دروستە بێ کە سەری ئەمان ناکەی کەمانە شێرگۆڕ بەجەستە ڕەنگە لە ناومانە نەبێ بەڵام هەمیشە زیندووە بۆیە هەمیشە هەستێکمەیە کە لە سەفەرێکی دوور و درێژ ڕەنگە بەو زوانە نەگەڕێتەوە هەستەکەم دایمە لە سەفەرە و خۆیار حزوریار هەیە و ئەگەڕێتەوانێ بۆیە هەمیشە کە شتەکانی بینم بۆ چاوەسێریە. کاکەڵۆ با لە باسی شەعر و ئەمانە بینە دەرەوە باسێکی ئەو دۆخە نەخوازراوە بکەین بەداخەوە کە لە ڕۆژئاوای کوردستان دروست بوو بەڵام خۆشبەختانە کورد هەموو بە یەک دەنگ بە یەک ڕەنگ ژن پیا و منداڵ گەورە هەموو بە یەک دەنگ ڕژاو بوونە سەر شەقامەکان و بە دروشمی جیاواز بە دەنگی بەرز هەموو شەقامەکانیان تەنی بوو. یەکێک لە دروشمە زۆر دیارەکانەوە بوو کە دەیانگوت یەکە یەکە گەلی کوردیەکە. جا پرسیارەکەی من لەوەیە ڕۆڵی نووسەر و ئەدیب و شاعیران لە دۆخێکی بەو جۆرەیە چییە؟ بەدڵنیایی ینی نووسەر و شاعیر و خەڵکی ئاساییش کە لەو دۆخانەیە کە ڕوەدات دەبێ هەموو یەکگرتوو بین. هەندێک جار ڕەنگە یەکگرتوو نەبووین لەبەرەوەی پەیوەندی هەیە بە بارودۆخی سیاسی ناو حیزبەکانەوەێ بەڵام من پێم وایە گەلی کوردونەتەوەی کورد هەمیشە باڵپشتی یەکتری بوونیان ئەمە یەکەم جاری ژنیە لە کۆڕەوە گەورەکەیە لە ڕۆژهەڵات خەڵک دەست و باوەشی کردوانی بۆ خەڵکی باشوور لە ئێستا لە ڕۆژاوە ڕووەدا لە هەموو پارچەکانی دیکە و تەنانەت لە کوردانی هەندەران لە دەرەوانێ گرنگە بۆی کە ئێمە هەمیشە پاڵپشتی خەڵکی خۆمان بین. وەکو تۆ باسیەکەی خۆشببختانە ئەمە جۆرێک لە زیندوکردنەوە و هەستینەتەوایەتی و ئەمانە بوو کە لە ناو هەموو چین و تۆژەکانە بینیمان بە تایبەتی لە ناو گەنجانە کە ئەمە کارێکی دڵخۆشکەرە بوو تەنان لە ناو زارۆکان و منداڵانی خواری شەوانەیە کە بوونە هەندێک سیمبول بۆ ئەو یەکگرتنەوە بۆ ئەو بەدەمەچوونە. بەڵام جەنابی شت ڕۆڵێکی زۆر باشەتە بوو بۆی کە من ئاگادارم پێکت لە هەولێر بوو پێکت لە سلێمانی بوو لە ڕیزی پێشەوەی خۆپیشاندەرەکان بە دەنگی بەرز شەعر دژی نارەکان دەوت. بەڵێ ڕاستە لە وەکو هەموو خەڵقی دیکەیانی کە بەشدار بووم تیا
و دەبێ هەرواش بێنی هەمومان هیچ ئەو وەختە لەوێ نەنووسەر نەشاعیر نەسیاسی نەکاسبکار هەموو یەکشدا هەموو بۆ یەک دەنگە و بۆ پاڵپشتیکردنە لە دۆزی ڕەوای کووردە باڵ بەشداریم کرد لە سلێمانی و بەشداریم کرد لە هەولێر و لەو چەند ڕۆژەی کە ئەو خۆپیشاندانانە و ئەو گردبوونەوانە هەبوون لە هەمووی بەشدار بووم بڵێ زۆر باشە ئەگەر شارێکی کەمان پێشکەشکیت بەسەرچاو کۆمەڵێ شارم لەوێ تۆمار کرد کە بڵاو بوونەوانەیە لە مێدیاکانە لە دوای ئەو پرچ کەزی و پرچ بڕینە ئەمەم این کرد خوێندەوانێ هەڤالۆ پرچی درێژی ڕەزەکانی کۆبانی ئەهۆنیە و پێشی ئەوت هەڤالۆ پرچی درێژی ڕەزەکانی کۆبانی ئەهۆنیە و پێشی ئەوت نیشتیمانم گەردەستی ڕاستیان بڕیم چەپ فێرەکەم بۆ ئەوی ناوت بنووسێ چەپیان بڕیم ئەوە پەنجەی قاچەکانم ڕائەهێنم بۆ ئەوەی ناوت بنووسێ دوای چوارپەلی بڕاویشم بە هاوار ناوت ئەنووسم کە هاوار مرد من سەرنجم فێر کردووە کە چۆن ناوت لە ناو چاوی ترس و بیمی جەلادەکانی ژوور سەرما هەڵکەنێ ئەی ڕۆژە هاوای برینم کۆمەڵی لەو شعرانە کە خوێندەوانەیە تۆمار کرا و دوایی لە مێدیاکانە بڵاو بووانێ دەستە خۆش بێ زۆر جوان بوو زۆر سپاس کۆتا پرسیارم با ئەوە بێت باسێکی مۆزەخانەی بێکەسم بۆ بکەم لە چی پێکاتووە و بەشەکانی چین و کێ سود لە ئێرە دەبینێت باڵێ وەکو باسم کرا مۆزەخانەیە لە 29 2025 کراوەتەوانێ کامە کارێکی نزیکەی 2 ساڵە کارێکە بێ کە لە ژێر سەرپەرشتی و بە چاودێری بەڕێز کاک بافڵ تاالبانی و دکتۆر هاوڕێی شەقداری شیانووری کە ئەرچی دروستکردنی ئەم مۆزەخانەیان گرت بوەستەوە لەگەڵ کۆمەڵێک لە نووسەر و خەڵکانی دیکەشە وەکو مامۆستا شیروان حەمەخان کە سەرپەرشتی ئەم مۆزەخانەیە کرد مۆزەخانە لە 29 کراوەتەوانێ لە 2 بەش پێگاتووە بەشی خوارەوە کۆبینی کۆفی شۆپێکە بۆ فرۆشتنی کتێب و هەندێک کەرەستەی کە لە دوای شێرکۆوەک و ملپێچەکەی و چاویلکە و قەڵەم و دیوانەکانی دواتر ژووری ژیاننامەکەیەتی دوای کتێبخانەکەیەتی دواتر کە دەیتە سەرانەیە بێتە 2 بە ژووری ئینتەرناشناڵ هەموو کتێبانەی کە شێرکۆ چاپکراوە ژێڕانەتە سەر زمانە زیندوەکانی دیکەی دنیا لەگەڵ لەم ژووریشە نمایشی دیوانەکانیەتی کە هیچێک لەو دیوانانەی کە یەکەم جار نمایش کراوە دیوانی کورسیە کە باسی مێژووی شاری سلێمانیە کە جێڕانەوەی مێژووی شاری سلێمانی لە دەمی کورسیەکەوانێ هەر زۆر بە شێوازێکی زۆر جوان دیزاین کراوە باڵێ ڕەنگە بگۆڕێ بۆ دیوانەکانی دیکەی کارکتارەکانی ناو دیوانەکەش لەسەر ڕووپەلی دیوارەکان هەڵواسرا و نمایش واتە بۆ هەر دیوانێکی بڵێن شوێنی ئەم ژوورە ئەگۆڕێ باڵێن لە ناو دیوانەکە باسی چی کراوە با بڵێن کارکتارەکان چیان لەسەر ڕووپەلی دیوارەکان هەڵواسرێ و شعرەکەش لە ناو هەموو مۆزەخانەکەدا بە بڵندگۆ لە هەموو ژوورەکان هەیە دەڕوات ئێرەش کە لێ نەما هۆڵی 73 کورسیەکە ئاماژەیە بە 73 ساڵ تەمەنی شێرکۆ ئەم هۆڵە تەرخان کراوە بۆ ئیڤنت و کۆڕ و کۆبوونەوە بۆ هەموو ئەوە نابێ کە بتوانن کاری هونەری ئەدەبی تیا بکەن ئەمە هاوڕەکانی شێرکۆن بەڵێ کە ئەوانەی کە لە ژیان داماون و لە ژیانیشدا نەماون تر لە ڕۆشنبیر و نووسەر و شاعیر و سیاسەتمەدار و وێنە کێش و هەمووی تێدایە دیارە ئەکرێ لەمەش زۆرتر هەبێ ینی ماڵام ئەمە ینی هەوڵێکە بۆ نیشان